دوای 5 مانگ لە پەکخستنی پەرلەمانی کوردستان سەرجەم هەوڵەکان بۆ کاراکردنەوەی شکستیان هێناوە و نەتوانراوە پارتی و گۆڕان کە دوو لایەنی سەرەکی ناکۆچیەکانن لەسەر مێزی دانوستان کۆ بکرێنەوە. لەگەڵ شکستێنانی سەرجەم هەوڵەکان نوێنەری ژمارەیەک ڕێکخراوی مەدەنی دەڵێن ئەوان هەوڵی ئاساییکردنەوەی دۆخەکە دەدەن. پەرلەمانتارێکی پارتیش دەڵێت هەوڵی دیکەی ژەیە بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێم. طبعا ئێمە وەکو بەجەنابتم گۆ بە فراکسیۆنە جیاوازەکانەوە ئەمڕۆ لە پێشوازیان بووین لە ئایندەش ئینشاڵڵا هەوڵی هاوبەش فشارەکانی خۆمان زیاتر پەری پێ دەدەین و ئێستاش کۆمەڵێک هەوڵی تر هەیە ئینشاڵڵا تەمەنای ئەوە دەکەینەوە دەخ کۆتایی پێبێ. پەرلەمانتارێکی یەکێتی دەڵێ پێویستە هەموو پەرلەمانتارێک لای خۆیەوە فشارەکانی زیاتر بکات بۆ سەر حیزبەکەی خۆی تا بتوان پەرلەمان کارا بکەنەوە. و پێویستە هەموو پەرلەمانتارانیش هەریەکە لە فراکسیۆنی خۆی لە حزبی سیاسی خۆی لە ئاسی ناوچەی خۆی فشاری مەدەنی بکات بۆ ئەوەی بتواندرێ ئەو متمانەی وەکو نوێنەراتی خەڵکی کوردستان پێداوە ئەوەی خەڵکی کوردستان ئەوە جێبەجێ بکەین. پەرلەمانتارێکی گۆڕان دەڵێت هەر کەس و لایەنێک وا بزانێ کارانەکردنەوەی پەرلەمان پەیوەندی بە گۆڕان و پارتیەوە هەیە هەڵەیە چونکە پەرلەمان نوێنەری هەموو لایەکی تێدایە. هەڵگرتنی ئەو حەساری کە لەسەر سەرویکی پەرلەمانە بۆ هاتنەوە هەولێری ئەوە مەرحەلەی یەکەمی چاکردنەوەی دۆخی پەرلەمانە. مەرحەلەی دوای ئەوەش دانیشتنێکی پەرلەمان کۆبوونەوەیکی نێوان فراکسیۆنەکان لە قاعی پەرلەمانە بە ئامادەبوونی سەرویکی پەرلەمان ئەمە جۆرێک لە ئارامی بە شەقام و بە خەڵک و بە سیاستە بەخشێ لە کوردستانەوە جۆرێک لە هەدووی سیاسیش لە نێو کای سیاسی لە کوردستانە دروستە. لە 12 ئۆکتۆبری ساڵی ڕابردووەوە دوای ئەوەی ڕێگە نەدرا سەرۆکی پەرلەمانی کوردستان بێتە ناو هەولێر هەرچەندە سەرجەم فراکسیۆنەکان دەڵێن هەموو هەوڵێک دەدەن بۆ کاراکردنەوەی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمانیش ڕایگەیاندووە هەر کات ژمارەی یاسایی تاو بێت ئەوان لە هەر شوێنێک بێت دانیشتن ئەنجام دەدەن بەڵام تا ئێستا نا پەرلەمان کارا کراوەتەوە و نە ژمارەی یاسایی پەرلەمانتاران کۆبوونەوە تا دانیشتنی پەرلەمان ئەنجام بدرێت. یەرشقادری NRT هەولێر.